بینەرانی عزیز لە هەرجەیەکن سڵاوی ئێمەتان لێ بێت ئەم کاتەوە کاتێکتان باش بێت خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و لە پرۆگرامێکی نوێدا بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز و تەوەری سەرەکیەوە بووینەوە میوانی ماڵەکانتان بۆ هیوایی کە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان بەدڵی هەموو لایەکتان بێت سوود لەو بڕگە بابەتانە ببینن کە ئەمڕۆ بۆمان ئامادەکردوون. عزیزان لە پرۆگرامی ئەمڕۆماندا بابەتێکی سەرەکیمان هەیە بڵێ بابەتێکی گرنگ هەیە کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین و پرسێکی گرنگە و پرسێکی جیهانیە ئەویش باز لە پرسی ژینگە دەکەین کە ئێستا پرسی ژینگە و گۆڕانکاریەکانی کەش و هەوا و بەرزبوونەوەی پلەکانی بەرگەهەوە بابەتێکی گرنگی ڕۆژ و بابەتێکی گەرمی ڕۆژە لە تەواوی دنیادا و لە تەواوی جیهاندا کە مشتومڕی زۆری لەسەرە بۆتە بایەخی جێگەی بایەخی وڵاتان لە کۆبوونەوەکانی گلاسکۆدا کە ساڵانان لە سکۆتلەندا ئەنجام دەدرێت لەسەر ئەم بابەتە دەدوێن لە ماوەی ڕابردوشدا لە کۆڕبەندی ئابووری دافۆسدا بە هەمان شێوە لەسەر ئەم بابەتە دوان و باز لە کاریگەریەکانی گۆڕانکاریەکانی کەش و هەوا کراوە لەسەر وڵاتان و لەسەر ناوچە جیاجیەکان هەڵبەتە کاریگەری گۆڕانکاریەکانی کەش و هەوا بە پێی ناوچەکان جیاوازیان گۆڕانکاری بەسەردادێت لە هەندێک ناوچە زیاتر کاریگەریەکەی بە دەرکەوتوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و وڵاتی عێراق و هەرێمی کوردستان یەکێکان لەو 5 وڵاتی کە زۆرترین کاریگەریەکانی ئەم گۆڕانکاری کەش و هەوای لەسەر بە دەرکەوتووە. و لە هەرێمی کوردستانە هەروەک هەمووان ئەوە دەزانن کە ئەم ساڵێکی جیاواز بۆ چ لە ڕووی ڕێژەی بارانبارین لە ڕووی بەفربارین لە ڕووی نزمبوونەوەی پلەکانی گەرما و تەنانەت خۆڵبارینیش کە هەمووان ئەوە دەزانن ناوە بەناوە خۆڵبارین ڕوو لە ناوچەکانی عێراق و هەرێمی کوردستان دەکات و ماوەکەشی درێژخانە بەڵام ئەوەی کە جێگەی داخاوەیە کە نە لەسەر ئاسی هەرێمی کوردستان نە لەسەر ئاسی عێراقیش گرنگی بەم بابەتە نەدراوە نەبووە تا بابەتێک کە بەجددی کاری لەسەر بکرێ بەڵام ئەوەی جێگەی خۆشحاڵی و بە خۆشحاڵیەوە لە ماوەی ڕابردوودان لە چەند ڕۆژی ڕابردوودا و لە یادی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا سەرۆک پاڤڵ جەلال تاالبانی لە پەیامێکی پیرۆزباییدا یان لەگەڵ پەیامی پیرۆزبایەکەیدا ئاماژەی بە ئەوەدا کەوتی 1 ملیۆن نەمام لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستاندا دەچێنین و ئەرکی سەوزکردنی کوردستان لە ئەستۆ دەگرین کە ئەمەش جێگەی دڵخۆشیەوە کە دوێنێش ڕۆژی جیهانی ژینگە بوو بە هەمان شێوە ئاماژەی بە خاڵێکی تردایان ئاماژەی بە بابەتێکی تردا کە لە خزمەتی ژینگەدایە ئەویش وتی لە بارەگاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەکتەب و مەڵبەندەکان لە مەکتەب سیاسی هەوڵ دەدەین کە بۆ لەمە دوا سیستەمی سۆلار پەیڕۆ بکرێت کە ئەم سیستەمە کار لەسەر تیشکی خۆر دەکەن سوود لە تیشکی خۆر وەردەگیرێت و بۆ بەرەمێنانی وزەی کارەبا و گۆڕینی بۆ وزەی کارەبا کە بە وزەی سەوزیش ناسراوە لەبەر ئەوەی کە هاوڕێی ژینگەیە ئەنجامدانی ئەم سیستەمە یاخود ئەم هەڵمەتی ناشتنی 1 ملیۆن نەمامە چه سوود و چه گرنگیەکی دەبێت بۆ ژینگەی کوردستان. لە ئەم پرۆگرامی ئەمڕۆمان بە 2 بەش گفتوگۆ لەسەر ئەم پرسە دەکەین لە بەشی یەکەمیاندا بڵێ لە بەشێکیاندا باس لە گرنگیکردنەوەی فەرمانگەی ژینگەی هەڵەبجە دەکەین کە دوێنێ لە ڕۆژی جیهانی ژینگەدا فەرمانگەی ژینگەی هەڵەبجە کرایەوە ئەم فەرمانگەیە چه سوود و چه گرنگیەکی دەبێت بۆ ئەو ناوچەیەوە پلان و کاریان چی دەبێت لە داهاتوودا بۆ خزمەتکردنی ژینگەی ئەو ناوچەیە و زیاتر هەنگاونان بۆ سەوزکردن و زیاتر سەوزکردنی ڕێژەی سەوزایی لەو سنوورەدا لەلایەکی ترەوە یان لە بەشێکی تری پرۆگرامەکەدا باز لە ژینگە و پیسبوونی ژینگە دەکەین و کاریگەریەکانی لەسەر تەندروستی مرۆڤ بزانین لە ڕووی تەندروستیەوە کاریگەریەکانی چین بەتایبەت ئەو کەسانەی کە گرفتی کۆندامی هەناسەیان هەیە لە کاتی خۆڵبارینەکانە گرفتەکانیان چی دەبێت وە ڕێگە چارەکان یاخود خۆپاراستنەکان چی دەبێت بۆ ئەو حاڵەتانە و لە کاتی خۆڵبارینە پێویستە چی بکەن. ئەمە بابەتی سەرەکی ئەمڕۆمانە دواتر بە 2 تەوەری جیاواز یان بە 2 بەشی جیاواز لە هەر یەکاندا میوانمان دەبێت و گفتوگۆی زیاتری لەسەر دەکەین.
بەڵێ عزیزان لە بەشێکەمی پرۆگرامەکەیان هەروەک ئاماژەم پێدا باز لە گرنگیکردنەوەی فەرمانگەی ژینگەی هەڵەبجە دەکەین کە دوێنێ لە ڕۆژی گیانی ژینگەدا ئەم فەرمانگەیە کرایەوە، بەڵام ئایا سوود و گرنگیەکانی کردنەوەی ئەم فەرمانگەیە بۆ ئەو سنوورە چی دەبێت و لە داهاتوودا پلان و بەرنامە و پرۆژەیان بۆ خزمەتکردنی زیاتری ژینگەی ئەو سنوورە چی دەبێت؟ گفتوگوی زیاتری بابەتەکە دەکەین لەگەڵ سەرهەنگ عەبدوڕەحمان کە بەڕێزیان بەڕێوەبەری ژینگەی هەڵەبجەن و بەشێکی ڕاستەوخۆ لە هەڵەبجە لەگەڵ ئێمەدا ئامادەیە. کاک سەرهەنگ سڵاوت لێبێت و بەیانیت باش، سوپاس بۆ ئەم دەرفەتە. دوێنێ کە ڕۆژی جیهانی ژینگە بوو فەرمانگەی ژینگەی هەڵەبجە کرایەوە. ئەجا پێمان خۆشە لە سەرەتا و دەستپێکی گفتوگۆکە پێمان بڵێ کە کردنەوەی ئەو فەرمانگەیە گرنگیەکەی بۆ پارێزگای هەڵەبجە چی دەبێت، بە تایبەت لەم بارودۆخی ئێستادا کە گۆڕانکاریەکانی کەشوهەوا وردە وردە زیاتر دەردەکەوێت. بەیانیتان باش خاتونی بەڕێز، بەیانی بینەرانی خۆشەویستی کەناڵەکەتان باش. لێرەوە پیرۆزبایی خۆم ئاراستەی دانیشتوانی خۆشەویستی پارێزگای هەڵەبجەکەین. لە ڕۆژی جیهانی ژینگەدا توانیمان فەرمانگەی ژینگەی هەڵەبجە افتتاح بکەین و مەراسمێکی بۆ ساز بکەین بەوەی کە هەنگاوەکانی خستنە سەر پێی ئەم فەرمانگەیە کۆتایی پێهات و ئێمە ئینشاءالله لە ماوەیەکی نزیکدا لە نزیکترین ماوەدا لیژنەکان دەست بەکارە بن بۆ ڕاپەڕاندنی کارە هونەریەکان، ئەو کارانەی پەیوەندیان بە چاودێریکردنی ژینگە و بارودۆخی ژینگە و پرۆسی سەوزکردنەوە هەیە. بۆیە لێرەوە بە پێویستی ئەزانم دووبارە سوپاسی هەموو ئەو لایەنانە بکەین کە بەشدار بوون لە کردنەوەی فەرمانگەی ژینگەی هەڵەبجە لەسەر و هەمویانەوە بەڕێزان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، بەڕێز جەنابی کاقوبا تاڵەبانی کە پاڵپشتێکی گرنگی ئەم فەرمانگەی ئێمە ئەبن ئینشاءالله لە داهاتووەدا وەک لە وتەکانیانە ئاماژەی پێدان و ئێستاش بابەتی هەموو دنیاە سەوزکردن و بابەتی ژینگە بووە بە ئەولەویەتی دەوڵەتداری لە زۆربەی وڵاتەکانی دنیا و ئەمە لە وتە و لە بەرنامەی کاری بەڕێز جەنابی کاقوبا تاڵەبانیە ئەیبینین. دووبارە پیرۆزبایی خۆم ئاراستی دانیشتوانی پارێزگای هەڵەبجەکەم ئومێدەوارم بتوانین ئەو ئەرکە قورسێکە لەسەر شانمانە و ئەو ئەرکێکی نیشتیمانی ئەرکێکی پیرۆزە کە پاراستنی ژینگەیە لەلایەکەوە بۆ ئێمە زۆر قورسەوە، لەلایەکەوە خۆشحاڵین کە ئەبین بە نوێنەری پارێزگایەک بۆ پاراستنی ژینگە و سەوزکردنی ئەم سنووری ئەم پارێزگایە. بەڵێ بەڕێز و سەرجەم لە فەرمانبەران و تەواوی هاوڵاتیان و دانیشتوانی پارێزگای هەڵەبجە دەکەین. سپاس بۆ جەنابیشتە. کاک سەرهەنگ، ئەم فەرمانگەیە فەرمانگەیەکی گرنگە، بەڵام بۆچی کردنەوەی فەرمانگەیەکی ئاوها گرنگ دوا کەوتووەتە ئێستا نەدەبوو زووترە فەرمانگەیە بکرایەتەوە؟ بەڵێ زۆر ڕاستەکە نزیکەی ئەتوانم بڵێم لە مانگی هەشتی ساڵی پار ئێمە وەکو بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی هەڵەبجە دەستنیشان کراوین و لە ئەو بەروارەوە تا ئێستا گرفتەکانمان زۆر بوون. بەڕاستی گرتنی شوێن بۆ شوێنی فەرمانەکەمان باڵەخانەیە کە باڵەخانەمان نەبووە تایبەت بە فەرمانەکە و هەروەها گرفتی میلاک، گرفتی کەلوپەل و پێداویستی و هەروەها گرفتی ئۆتۆمبیل. ئەمانە نزیکەی دوو سێمانێکی پێچوو تا ئێمە باڵەخانەیەکمان گرت لەبەروی هیچ باڵەخانەیەکیان نەبوو پارێزگاری هەڵەبجە. ئێمە نووسراوەکەمان کردووە، نووسراوی ڕۆشتن بۆ ئەنجومەنی وەزیران و گەڕانەوەی و ڕۆشتن بۆ وەزارەتی دارایی. ئەم ڕێکارانە زۆری پێچوو و ئەوەیشی زۆرتری فتاحەکەی دواخست ئەوەی بابەتی میلاک بوو کە ئێمە داوای 6 فەرمانبەرمان کرد، بەڵام ڕەزامەندی تەنها 15 فەرمانبەرمان بۆ وەرگیرا. بە خۆشحاڵیەوە توانین زۆربەی کارەکان ئەنجام بین، بەڵام ڕێکارە ئیداریەکەی زۆری پێچوو تا ئەوەی کە لە چەند ماوەی پێشوە 20 ڕۆژی پێشوە ڕەزامەندیمەکەمان پێگەیشت و هەر کە گەیشتنە دەستی دەست بە ڕەزامەندی دامەزراندنیان ئێمە ڕاستەوخۆ دەست بەکاربوونمان بۆ کردن ئەو فەرمانبەر. بەڵێ پێش دامەزراندنی ئەم فەرمانگەیە کاک سەرهەنگ کێ کارە ژینگەیەکانی جێبەجێ دەکەیان لە کاتی ئەنجامدانی پرۆژێک و کردنەوەی پرۆژێکدا کێ بڕیارە ژینگەیەکانی ئەنجام دەدا، کێ بڕیاری دەرەکەی، بڕیار لای کێ بوو؟ سوپاس دەکەم بۆ ئەم پرسیارە. بابەتێکی گرنگ بوو کە من بیرم چوو بەڕاستی فەرمانگەی ژینگەی سلێمانی بەڕاستی ئەوانە لە چەند ساڵی ڕابردووە یعنی ئەو لە ئەستۆیانە بووە کە هەموو ئەو کارانەی کە بۆ پارێزگای سلێمانی ئەنجامی ئەدەن وەکو پرۆژەکان سەرپەرشتیکردنی پرۆژەکان، پێدانی راپۆرت و ڕەزامەندی لەسەر پرۆژە و سەوزکردن
هەموو ئەم ئەرکانە فەرمانگەی سلێمانی لەوێ گرتویانەتە ئەستۆی خوان بۆیە لێرەوە بە پێویستی ئەزانم سوپاس و پێزانیان بکەین و هەرچەنە دەستخۆشیمان بۆ نردوون دووبارەیەکەینەوە دەستخۆشییان لەکەین سوپاسیانەکەین لە ماوەی ڕابردووە نوێنەری پارێزگای هەڵەبجە بوون بۆ پاراستنی ژینگە. بەڵێ هیچ ڕووپێویەک کاکسەر هەنگ هیچ ئامارێکتان وەرگرتووە کە پارێزگای هەڵەبجە چەندی ڕێژەی سەوزاییەوە چەند کارگەی تێدایە ئەو کارگانەی کە CO2 دەکەنە ژینگە و ژینگە پیس دەکەن هیچ ڕووپێوی و ئامارێکتان وەرگرتووە؟ بەڵێ زۆر سپاس دەکەم ئەو بابەتی ڕێژەی سەوزایی ئێمە نووسەیەکمان کرد بۆ ئەو لایەنانی کە پەیوەنددارن بەو بابەتەوە وەڵاممان لە سەرۆکایەتی شارەوانی وەرگرت و لە وەڵامەکەیانە باسی لە سا 12 ئەکەن ئەکرێ ئەم ڕووپەیەوەیە ئەپدەیت بکرێتەوە و بە وردیکاری لەسەر بکرێ بەڵام ئەوەی کە هەیە پێمان گەیشتەوە وەکو فەرمی ڕێژەی سەوزایی لە سا 12 لە ڕووی ستاندەرەکانەوە زۆر خراپ نییە ئەکرێ لە سا 20 بڵێ باشترین ڕێژەیە بۆ ڕێژەی سەوزایی بەڵام لە سا 12ش خراپ نییە ئەوەی پەیوەندیشی بە ڕووپێویە یا وەرگرتنی ئاماری ئەو پرۆژانەیە کە کەتی تایبەتن و کاریگەریان لەسەر پرۆژەکان لەسەر سەوزایی و لەسەر ژینگە هەیە ئێمە نووسرامان کردووە بۆ ئەو فەرمانگانەی کە پەیوەندیدارن بەم بابەتەوە وەکو سەرۆکایەتی شارەوانی وەکو بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵ کە پرۆژەیان لایە وەکو تەندروستی کە پرۆژەی کەتی تایبەتیان لایە وەکو ژووری بازرگانی وەبەرهێنان ئەمانە لە چەند ماوەی داهاتووە ڕووپێوەکە وەرەگرین و بۆمان دەرەکەوێ ئینشاءڵڵا ڕێژەکەیان چەنە. باشە کاکسەر هەنگ هەمووان ئەوە دەزانن کە ژینگەی هەڵەبجە تا ڕادەیەک جیاوازە لە ژینگەی ناوچەکانی تری هەرێمی کوردستان و عێراق بۆ پێی کە لە ساڵ 1970 کیمیاباران کراوە و کاریگەریەکانی کیمیاباران هەڵبەت هەمووان ئەوە دەزانن کە کاریگەری هەبووە بەڵام بۆ ئێستا سەرۆک پاڤڵ تاڵەبانی کە هەڵمەتێکی ناشتنی 1 ملیۆن نەمامی لە سەرجەم هەرێمی کوردستان و ناوچە جیاجیەکاندا بڕیاری دا و یاخودەم هەڵمەتەی ڕاگەیاندوو کە ئێستا بە خۆشحاڵی و کاری لەسەر دەکرێت گرنگی ئەم بڕیارە گرنگی ئەم هەڵمەتە و ناشتنی 1 ملیۆن نەمام چی کاریگەریەکی دەبێت لەسەر ژینگەی کوردستان؟ بەڵێ ئێمە لە ڕاستیە لە ماوەی ڕابردووە هەستین بە ئەنجامدانی پەناڵێکی زانستی لەسەر بەناونشانی تایتڵەکەی ئەوە بوو خۆڵبارین لێکەوتۆ چارەسەر بۆ بەڕێزانەی کە ئەکادیمی بوون و پسپۆرن و بوارە بەشداریان کرد بۆ ئەنجامە گەیشتین کە خۆڵبارین بابەتێکی گلۆباڵە عالەمیە بەڵام سەوزایی ئەتوانم بڵێم کاریگەرترین زیادکردنی ڕێژەی سەوزایی کاریگەرترین فاکتەرە کە تۆ بتوانانی ئەو خۆڵبارینەی پێ چارەسەر بکەیت وەکو پشتیوانەی سەوزایی و لە هەمان کاریشتا بتوانین ڕێژەی سەوزایی و ژینگەیەکی پاک بەرهەم بهێنین هەر بۆیە ئێمە پێمان وایە ئەم هەڵمەتەی کە بەڕێز جەنابی پاڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجامیان داوە بۆ خۆی بە تاکید بە دڵنیاستنی پارێزگای هەڵەبجەگرێتەوە ئێمە وەکو لە ڕێبەری کارەکەمانە باسی ئەومان کردووە کە سیاسەتی ژینگەی بکەین بە سیاسەتێکی هەمەلایەنە تەنها تایبەت بە فەرمانگەی ژینگەی هەڵەبە بە خۆشحاڵیەوە ئەو ئەیبینین کە بەڕێزیان وەکو بڵێ سەرکردایەتی ئەم پاڤڵیان گرتوتە ئەستۆی خۆیان ئێمە دەستخۆشییان لەکەینەوە ئینشاءڵڵا ئێمە هاوکارێکی جدی ئەبین بۆ ئەو بابەتی سەوزکردنە بۆی بتوانین بە شکلێکی زانستی ڕووپێویەکی باش وەرگین ئەو ناوچانەی کە بەڕاستی سەوزاییان کەمە بۆ نمونە ئەو ناوچانەی پێزیاو بکەین و لە ڕووی زانستیشەوە ئەو درەختانەی کە هەڵەبژێرین بۆ ئەو ناوچانە ئەو ناوچانەی کە پێویستن ئەوانە بۆ شکڵە ئێمە هاوکاریانەکەن هەم لە ڕووی زانستیەوە لە ڕووی توانای مرۆیی بە هەر شێوەیەک ئێمە بتوانین هاوکاریەکەین بۆی بتوانین ڕێژەی سەوزایی لە سنووری پارێزگای هەڵەبجە وەکو پارێزەکانی تر بەرز بکەینەوە و ئەمە جێگەی دەستخۆشیە و جێگەی ڕێز و تەقدیرە. بەڵێ هەرچکە لە هەڵمەتی نەمام ناشتنەکە کاکسەر هەنگ لە دوێنێ لە ڕۆژی گیانی ژینگەدا ئاماژەی بە خاڵێکی تردان بابەتێکی تر ئەویش پێڕۆکردنی سیستەمی سۆلار یان سوودوەرگرتن لە تیشکی خۆر و گۆڕینی بۆ وزەی کارەبا لە بارەگاکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا ئەمە تا چەند خزمەت بە ژینگەی کوردستان دەگەێنێت بە شێوەیەکی گشتی. ئێمە لە کۆبوونەوەیەکی ئەنجومەنی باڵای ژینگە بەڕاستی پێشنیارێکم کرد بۆ بەڕێزان وەزیری کارەبا پێشنیارەکەمان ئەوە بوو هەرچەنە بابەتی پرۆژەی ئەو پرۆژەی کە پەیوەندی بە سۆلار ئێنەرژیوە هەیە بابەتێکە پێویستە لە هەموو ناوچەیەکە پێڕەوی بکرێت و بابەتێکە کولفەکەی لەوانەیە لە ڕووی تەکنیکیشەوە لەوانەیە کەمێک ئاڵۆز بێ بەڵام پێشنیاری ئەوەمان کرد نمونەیەکی ئەم پرۆژەیە بهێنێتە
پارێزگای هەڵەبجە تا ئێستا موافقەتمان لەسەر ئەوە وەرنەگرتووە بەڵام ئەمەی پێشنیارەی بەڕێز پاڤێڵ تاڵەبانی بۆ خۆی جێگەی دڵخۆشیە بۆ ئێمە پێشتر وەکو وتم ئەم پێشنیارەمان کردووە ئەمە بۆ خۆی وا ئەکا جگە لەوەی دەست پێش خەریەکە لە بواری وزە و لە بواری پیسنەکردنی ژینگە بۆ خۆی ئەو کللتور و فەرهەنگەیش پەرە پێ ئەدات کە خەڵک شارەزای ئەو سیستەمە بێت و تێبگا لە ئەوەی کە چەندێک کولفەی تێئەچێت و دەستی کاری بۆ بێت بابەتی تەکنیکی بێتە ناو پارێزگای هەڵەبجە و ئێمە بتوانین لە سێکتەرەکانی تریشتا چاوی لێ بکەین و ئەو پرۆژەیە پەیڕێوی بکەین کە یەکێکە لەو فاکتەرانی لە ڕووی زانستی و ئەگەر سێکی بۆ بکەیت بابەتی ئێنەرژی فاکتەرێکی گەورەی پیسکردنی ژینگەیە لە هەموو دنیا. بەڵێ باشە کاک سەرهەنگ هەروەکو پێشتری ئاماژەمان پێدا کە ژینگەی هەڵەبجە تا ڕادەیەک ژینگەیەکی جیاوازە بەهۆی کیمیابارانی هەڵەبجەوە کە لە دوای کیمیابارانەکە باس لەوە دەکرا کە کاریگەریەکانی کیمیابارانەکە ئەوەندە زۆرە کە شیاوی ژیانکردنی مرۆڤ ناتوانێت لەوێ بژی بەڵام بە خۆشحاڵیەوە بە پێی تێپەڕبوونی کات ئەمە گۆڕانکاری بەسەرداهات هیچ پشکنینێکی نوێ کراوە کە ئایا کاریگەریەکانی کیمیاباران هەتا ئێستش لەسەر ئاو لەسەر خاکی پارێزگای هەڵەبجە و ناوچی هەڵەبجە مابێت؟ بەڵێ بابەت بە کاریگەری چەکی کیمیایی لەسەر پارێزگای هەڵەبجە ئێمە بۆ ئەو بابەتە بە دوواداچوونمان کردووە لە ماوەی پێشووە و بە پەیوەندیکردن بە ڕێز جێگری پارێزگاری هەڵەبجە کاکاوە کە پێشتر مبادرەیە کراوە لەو بابەتەوە بزانم هێشتا پێمان نەگەیشتووە ئەلبەتە ئەنجامی تێستەکان زانکۆیەکی ئەفریقیە ئەوەی کە لە وتەی جەنابیانەوە بیستومانەوە خوێندومانەتەوە زانکۆیەکی ئەفریقی و چەند زانکۆیەکی تر تێستێکیان ئەنجام داوە لەسەر خاک و ئاو بۆیان دەرکەوتووە کە خاک و ئاوی پارێزگای هەڵەبجە گرفتی نییە بۆ ژیان بۆی پەیوەندیشی بە هەوا هەیە بابەتێکە لە گۆڕانکاریە هەیە پێویستە متابعە بکرێت ڕۆژانە پیسبوونی هەوا شتێکی جێگیر نییە پێویستە سێنسۆر و دەستگای ڕووپێوی تایبەتی هەیە کە پێویستە لە هەموو جێگەیە کە بێ بۆ ئەوەی ڕاستە خۆگاژە ژەهراویەکان بپێوێت کامە پەیوەندی بەچەی کەمیاوانی و بابەتێکی زانستیە. بەڵێ لە ڕووی هەوا لە ڕووی ئەو خۆڵبارینەوە ژینگەی هەڵەبجە چۆنە کاک سەرهەنگ؟ ئەم خۆڵبارینەی ئەمڕۆ مەبەستانە ئەمڕۆ ئەوانەی ڕابردووش لە بە تایبەت لە ڕۆ تەندروستێکەوە هیچ گرفتێکی تەندروستی بۆ هاوڵاتیان دروست کردبوو یان هاوڵاتیان داخلی نەخۆشخانەکانە بوون ئەوەنە ڕێژەکە چڕ بووە کە هاوڵاتیان گرفتی تەندروستیان بۆ دروست بێت؟ بەڵێ لە ماوەی ڕابردووە و شەپۆ لە خۆڵبارینەی کە سنووری هەرێمی کوردستانی گرتەوە پارێزگای هەڵەبجەش بێبەش نەبوولەوە چەند ڕۆژێک بە چڕی ئەو بابەتە بەڕاستی لە پارێزگای هەڵەبجە ڕوویدا زۆر چڕیش بوو بەڵام من تێبینی ئەوەم نەکرد کە هیچ کەس توژی گرفتی ئەوە بوو بێت تەندروستی بەهۆی ئەو خۆڵبارینەوە بەڵام وەکو ناوچەکانی تری هەرێمی کوردستان بێگومان ئێرەش ئەو خۆڵبارینەتە ڕوئەدات زوو. بەڵێ لایەنی ژینگە کە پەیوەندیکی ڕاستەوخۆی هەیە بە زۆربەی سێکتەرەکانی ترەوە کاک سەرهەنگ هەماهەنگی ئێوە چۆن دەبێت یاخودە تا ئێستا لایەنی ژینگەی هەماهەنگی چۆن بۆ لەگەڵ سێکتەرەکانی تری ناو پارێزگای هەڵەبجە؟ بەڵێ سوپاس بۆ پرسیارەی جەنابتان ئێمە هەمیشە لە چەند جێگەیەک تریش باسمان کردو یەکێک لە دروشم و ڕێبەری کاری ئێمە دروستکردنی هەماهەنگیە لە نێوان سێکتەرەکانی حکوومەت ڕێکخراوەکان کەسایەتیەکان بۆ ئەوی پێکەوە پرۆژەی گەورەمان هەبێت و کاری گەورە بکەین و هەماهەنگی دروستکەین بۆ بتوانین ئەم کۆمەڵە توانیانە بەیەکەوە کۆ بکەینەوە و هەر بۆ ئەم هەم مەبەستێش لە مەراسیمی کردنەوەی فەرمانەکەمان ئێمە باخچەیەکی بەردەم فەرمانەکەمان سەوز کرد بە خۆشحاڵیەوە لەلایەن سەرۆکایەتی شارەوانی ڕەزامەندیان پێدان کە ئێمە ئەو باخچە سەوز بکەین و سەوزکردنی باخچەکە پێویستی بە ئیمکانات و پێداویستی هەبوو کە فەرمانگەی ژینگەی هەڵەبجە نیت بەڵام ئێمە هەروەکەوەی ئەم هەماهەنگیە لە باخچەیەکەوە وەکو نمونەیەک دەست پێ بکەین کە لە دوهاتووە پارێزگای هەڵەبجە هەمووی بگرێتەوە کارمان لەسەر ئەوە کرد چۆن تواناکان و چۆن دائیرەکانی تر لەناو ئەو باخچە کاری تێتا بکەن و پێشەوە پێکەوە هەماهەنگی بکەن سەرۆکاری شارەوانی بەڕێوەبەرایەتی بەڵێ کاک سەرهەنگ کاتمان زۆر کەم ماوە خاڵێکە پێم خۆش و گرنگە بەلامەوە لەسەری بدوێ ئەویش هۆشیاری تاکە ڕۆڵی تاک چی دەبێت لە پاراستنی ژینگەدا هەڵبەت زۆر باس لە لایەنی حکوومەت و یاخود ئەم بابەتانە دەکرێت بەڵام ڕۆڵی تاک چی دەبێت لە پاراستنی ژینگەدا هۆشیاری تاکی کۆمەلگای کوردی چۆنە لە بەرامبەر پاراستنی ژینگەدا؟ بەڵێ ئەوەی پەیوەندی بە هۆشیاری تاکەوە هەیە ئێمە هۆبەیەکمان هەیە بە ناوی هۆشیاری و ڕاگەیاندن بەرنامەی زۆر جدیمان هەیە ئەتوانم بڵێم زۆرترین تەرکیزمان لەسەر ئەو هۆبەیە بێ هۆبەی هۆشیاری و ڕاگەیاندن بێگومان
بەرەو پێشبردننی کللتور و فەرهەنگی ژینگە پارێزی گرنگترین فاکتەرە بۆی ژینگە پارێزی لە بەرەوەی ژینگە لە فەرمانگەی ژینگەی هەڵەبجە گەورەترە بۆ منە ژینگەی ئەم پارێزگایە ئەگەر تاک خۆی بەشداری تێدا بێ ئەرکی ئێمە ئاسانترە بێت تاک بەشداری تیانوێ بە پێچوانەوە ئەرکمان قورسترە بێ بۆیە ئێمە کار لەسەر ئەو فەرنگاکەین و بەرنامەیشمانە بێت لە هۆبەی و شەری و ڕاگەاندن ئینشاءڵڵا. بەڵێ زۆر سپاس کاک سەرهەنگ ماندوومان کردی سپاس بۆ سەرهەنگ عەبدوڕەحمان کە بەڕێزیان بەڕێوەبەری ژینگەی هەڵەبجەن و دووبارە پیرۆز بێت کردنەوەی فەرمانگەکە. زۆر سپاس بۆی کە بەشێکی ڕاستەوخۆ لالوبجۆ لەگەڵ ئێمەدا ئامادەبووین. بەڵێ عەزیزان ئێستاش ڕاستەوخۆ چینە لای هاوکارمان کاروان نازم کە لە کۆی و لەگەڵ ئێمەدا ئامادەیە تایبەت بە هەڵمەتی ناشتنی 1 ملیۆن نەما لە سەرتاسەری کوردستاندا بۆ ئێمە دەدوێت. کاروان سڵاو لێبێ بەیانیت باش کارەکانی ناشتنی 1 ملیۆن نەما و دەستپێکردنەکەی چۆن بەڕێواچێ لە کۆیە؟ بەڵێ چنوور سڵاو لێوە بەیانیتان باش هەڵبەتە پشتیوانیەکان تا دێم فراوانتر دەبن سەبارەت بە ڕواندنی 1 ملیۆن نەمام لەسەر بڕیارەکەی زۆر بەڕێز بافل جەڵال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان. و ئێستا ئەمڕۆ ئێمە لە کشتتوکاڵی کۆین دەمانوێت بزانین لە زاری زۆر بەڕێز ئەندازیار یوسف سەلیم بەڕێبەری کشتتوکاڵی کۆیە کاگویست زۆر سپاس بەم دەرفەتە سەبارەت بە بڕیارەکەی زۆر بەڕێز بافل جەڵال تاڵەبانی ئێوە تا چەند پێشوازی لەو بڕیارە دەکەن و هەمەهەنگیتان چییە لەگەڵ فەرمانکانی ترە بۆ ڕواندنی ڕێژەیەشی یاخود داچاندنی ڕێژێکی زۆری دار و نەمام لە شارەکە؟ بەڵێ بەخێر بێن. بێگومان ئێمە پشتیوانی تەواوی بڕیارەکەی بەڕێز کاک باڤڵ دەکەین بۆ هەڵمەتی سەوزکردنی کوردستان و ئێمە و نەمانگاکانمان دەیان هەزار نەماممان ئامادەیە بۆ چاندن بۆ داچاندن و پشتیوانیشیان لێ دەکەین هەموو شەیەک بە کارمەندانمانەوە بە هۆبەکانمانەوە پشتیوانی تەواوی لێ دەکەین. باشە ئامادەکاریتان کردووە لە ڕۆ ئەنی هەم کارمەندەکانتان هەمیش ئەوەی وابەستەی بڵین داچاندن و ڕواندنی نەمامودارە بۆ ئەو ئامادەکاری و بۆ داچاندنی نەمام لە شارەکەیە یاخود لە چێلگە کشتتوکاڵیەکان؟ بەڵێ ئێمە چ پێم وتن نەمامەکانمان زیاتر لە دەیان هەزار نەمامان ئامادەیە ئێستا بۆ داچاندن لە نەمامگەکانمان و هەر کەسێکیش ئەگەر بێوێ لە هەڵمەتی سەوزکردن بەشدار بێ لە دەرەوەی بەڕێوەبەرایەتەکەمان کارمەندی ئێمەش نەبێ ئێمە هەرهانی دەدەین و یارمەتی دەدەین بەڵام ئەوانەی خۆمانەوە هەر ئەرچی سەرشانی خۆمانە بۆ ئەرکە پیرۆزە هەڵبستین و هیچ درێغێک ناکەین ئینشاڵڵا. هیچ مەرجڕێنماییەکتان هەیە یاخود دەتانوێت ئەوە دەربکەن کە یەکێک ڕۆژەی کشتتوکاڵی هەبێ و بیکەنە مەرج بە سەوزکردنی ژینگەی بڵین دەوروبەر یاخود ئەو شوێنێکە پرۆژەکەی هەیە؟ بەڵێ ئێمە هەر کەسێک هەر وەبەرهێنێک بێت و بێ پرۆژەیەک دروست بکات ئێمە لە ڕێنمایەکانماندا هەیە لە کاتی دروستکردنی پرۆژەکەی دەبێت چەندین دار لە ناو پرۆژەکەی و لە دەرەوە سیازی پێ بکات و سەوزکردنی بەشێک لە پرۆژەکەی ئەو یەکێک لە شەرتەکانە کە ئەنجامیدان لە کاتی دروستکردنی پرۆژەکەی لای تەواوبوونیشی. بەڕێز وەکو ئەندازیارێک یعنی درکتان بەو مەترسیانە کردووە کە لەسەر ژینگەی وڵاتەکە هەیە بەگشتی وە بەتایبەتی لە شاری کۆیە پانتایی سەوزایی کەم نەبووتەوە؟ بەڵێ ئێمە دەمێکە هەست بەو حاڵەتە دەکەین فعلەن ڕووبەری سەوزایی وردە وردە کەم دەبێتەوە لەبەر گۆڕانی کەشوهەوا و بەرزبوونەوەی پلەی گەرما و ڕێژەی خۆڵباران و چەندین زار کە خۆڵباران دێت ژینگەی نەباتی و ڕۆچی تێک دەدات. بەڕاستی ئەمە کارەساتە لە وڵاتەی ئەگەر بێت و فریای نەکەوین لەوانەیە دوای چەندین ساڵی تر هەرێمەکەمان بێتەوە بە بیابانێکی خاڵی لە دارودرەخت و ڕووکەشی سەوزایی. هەر کەسێک ڕوولێوە بکە سەبارەت بە پرۆژەیەکی هاوبەش ئێوە ئامادەن هەماهەنگی بکەن یاخود نەماموداریان بدەن لە بەدەرگای ماڵەکانیان بێ لە چێلگە کشتتوکارەکان بێت دای بچەن بۆ ئەوەی ژینگەیەکی تەندروست و سەوز و لەبار دروست ببێتەوە؟ بەڵێ ئێمە بەموو شێوەیەک هاندەر و هاوکاری ئەو کەسانین کە دەیانەوێت دار و درەخت بچێنن جا لە بەردەرگای ماڵەکانیان بێ لە دەرەوەی سنووری شارەوانی بێ لە پرۆژە کشتتوکاڵیەکان بێ لە هەر پرۆژەیەکی تر بێ ئێمە یارمەتی هەموو کەسێکماندا و هەر کەسێک هاتوێت بەلای ئێمەوە بەدەمیەوە چوون و هاوکاریمان کردووە پێی توانە. گەلێک سپاس کاگویسە سەلیم ئەندازیار بۆ ئەم دیدار و دەرفەتەی کە بێمەتان بەخشی گەلێک سپاس بۆ ئێوە. بەڵێ سنوور ئەمە قسە و باسەکان بوو لە
بڵێن کشت و کاڵی کۆیەوە سەبارەت بە هەڵمەتی ناشتنی یاخود ڕواندنی 1 ملیۆن نەمام و بڕیارەکەی زۆر بەڕێز با فلزەڵال تاالبانی من لە ڕۆژانی ئایندەیە هەوڵ دەدەین زۆربەی ئەو شوێنە یاخود ئەو فەرماگە حکمیانە بەسەر بکەینەوە کەوا تایبەتن بە بواری ژینگەیی و بە تایبەتن بە بواری سەوزکردن و ئەو کۆمەڵانی یاخود ئەو ڕێکخراوانی تایبەتن بە بواری ژینگەیی لە شاری کۆیە. بەڵێ سپاس بۆ تۆ کاروان کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە کۆیەوە لەگەڵی مەدامادەبووی سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت. ساڵەمە پێش کەس باسی ژینگەی نەئەکرد، کەس تووشی کێشەی خۆڵباران ڕنگ بن نەبوو. بەڵام ئەمڕۆ هەندێک کێشە بەرۆکی جیهان و بەرۆکی هەرێمی کوردستان گرتووە کە ئێمە ئەبێ سیاسەتمان هەبێ. ژینگە بابەتێکی یەکجار گرینگە بۆ ژیانی ئێمە و نەوەکانی داهاتوش. پاراستی ژینگە ئەرچی تاکە کەسیە، دەبێ هەر کەسە و لە خۆیەوە دەست پێ بکات و پارێزگاری لێ بکات. ئەگەر وامان کرد دەبینە خاوەن ژینگەیەکی زۆر باش و تەندروست. لە بەشی یەکەمی پرۆگرامەکەیە ئاماژەمان پێدا یاخود باسی گرنگی ناشتنی 1 ملیۆن نەمام کرد لە سەر ئاستی هەرێمی کوردستان و لە ناوچە جیاجیەکان کە ئەمە بڕیاری سەرۆک پاڤڵ جەلال تاالبانی بوو کە وتی ئێمە سەوزکردنی کوردستان لە ئەستۆ دەگرین و لەلایەکی تری شەوانەیە سیستەمی سۆلار کە بۆ لەمەودا لە بارەگاکانی کێتی نیشتیمانی کوردستاندا پێڕۆ دەکات. لە بەش یەکەمدا باسمان لە گرنگیەکانی کرد لەسەر ژینگە، لەم بەشەدا باس لە گرنگیەکانی دەکەین لەسەر تەندروستی مرۆڤ و لە هەمان کاتیشدا باس لە ئەوە دەکەین کە پیسبوونی ژینگە و لێکەوتەکانی لەسەر تەندروستی مرۆڤ کاریگەریەکانی چی دەبێت لەسەر تەندروستی مرۆڤ بە تایبەت ئەم خۆڵبارینانە کە ناوبەناوە عێراق و هەرێمی کوردستان دەگرێتەوانە چی کاریگەریەکی دەبێت لەسەر تەندروستی و بە تایبەت ئەو کەسانی کە گرفتی کۆئەندامی هەناسیان هەیە کاریگەریەکانیان چی دەبێت و چۆن بتوانن خۆیان بپارێزن یان بڵێ ڕێگە چارەکان چی دەبێت لە حاڵەتێکی لەو شێوەیەدا. گفتوگۆی زیاتری بابەتەکە دەکەین لەگەڵ دکتۆر ئەحمەد سەعید کە بەڕێزی هاوسپۆڕی نەخۆشیەکانی هەنایی و فریاکەوتنە. دکتۆر ئەحمەد بەخێر هاتی و بەیانیت باش. زۆر سپاس بەیانی ئەوەش باش. زۆر سپاس دکتۆر. هەر ڕاستەوخۆ بۆ پرسیارە دەست پێ بکەم، ئەو گرفتە تەندروستیانە چین کە بەهۆی پیسبوونی ژینگەوە مرۆڤ دووچاری دەبێت؟ گرفتە تەندروستیەکان زۆرن، ینی ناتوانانی یەکسەر بڵێ کاریگەریکی ڕاستەخۆی لەسەر لە هەیە، بەڵام لە دیارترینیان کە ئەبێنن بڵێ پیسبوونی هەوا ئێر پۆلیوشن کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر کۆندامی هەناسە، بە تایبەت ئەو کەسانەی کە نەخۆشی ڕەبوویان هەیە هەستیاری بۆری هەوا یا ئەوانەی نەخۆشی هەوکردنی بۆرەکانی هەوای درێژخایانیان هەیە کە پێڵێن COPD Chronic Obstructive Pulmonary Disease، یا ئەوانەی کە جۆرێک لە حساسیت و ئەلەرجیان هەیە بەو مادانەی کە لە هەوایە وەکو تەنێکی هەڵگیراوە ئەمێنەوە ئەچێتە ناو ڕێڕەوی هەناسەوە. بە تایبەت ئەوەیە کە کاریگەری لەسەر کۆندامی هەناسە هەیە، بەڵام لە هەمان کاتە ئەندامەکانی تریش بێبەرینین لە ئەوەی کە بەرکەوتن بۆ پیسبوونی ژینگە بۆ پیسبوونی ئەو هەوایی کە مرۆڤ هەڵیەمژێت کاریگەریە بێ لەسەر ئەندامەکانی تری جەستە. یەکێ لەوانە
کە باسەکرێ بۆ کۆندامی سووڕی خوێن بۆ سەر دڵخۆی لەوانەیە کاریگەری هەبێت لە دروستبوونی نەخۆشی دڵا لەوانەیە بۆ واتایی دکتۆر کاریگەریەکانی وردە بە گوێرەی جۆری بەرکەوتن بەرکەوتنێکی کورتخایانمان هەیە کتۆپڕی بەریەکەویت و جەستە پا بێتەوە بەڵام هەنە بەرکەوتن هەیە بەرکەوتنی درێژخایان کاریگەریەکەی زیاترە بێت دەبێتەوەی ئەو پیسبوونە کاریگەری و ماکەکانی لەسەر جەستە بەجێڵێ. بەڵێ زیادکردنی ڕێژی سەوزایی دکتۆر چی کاریگەریەکی دەبێت لەسەر تەندروستی مرۆڤ؟ بەتەکید ئێمە دایم ینی ئەو هەوایی کە تۆ هەڵیەمژیت پاکردنەوەی ئەو هەوایە لە ڕێی زیادکردنی سەوزاییەوە کاریگەریترین شتە کە بکرێت و بە ئەنجام بگەێنرێت و پەیڕەوکردنی سیستەمی سۆلار بۆ ئەوەی کە بەڕێزکان قوبات ئاماژەی پیاوە ئەوە ئەگەیەنێ کە ئێمە دووکەڵ لە سووتانی شتەکان کە ئەو شتانەی کە سووتان ئەوش بەشێکە لە سوودوەرگرتن لە تیشکی خۆر و گۆڕینی گۆڕینی بۆ وزە کاتەوە سیستەمێکی باشە ئەگەر بۆم لە پرۆژەکان بەردەوام بێت و زیاتر بکرێت ینی خۆی حەق وایە کە بکرێ بە شتێکی ینی زۆر باو و لە ناو کۆمەلگا و سەقافەتی کۆمەلگا بڵین ڕۆشنبیری کۆمەلگا بەرەوە ئاراستەیە بێرێت کە هەمووی ژینگە دۆست بێت. سیستمی سۆلار سیستمێکە نە دەنگی هەیە چکە دەنگیش بەشێکە لە پیسبوونی ژینگە نە هیچ پرۆدەکتێک دەرەکات کە بڵێ وەکو لە سووتان و سووتانی مادەی کاربۆنەکان کە بێتەوەی پیسبوونی ژینگە و بەدەلەوە هیچ مەوادێکی مسەڵتەنی کیمیاییش دەرناچێت لێوەی و سیستمێکی زۆر زۆر پاکە. زائیدەن زیادکردنی سەوزایی ئەبێتە هۆی دروستبوونی ئۆکسجین چونکە وەکو زانیاری هەیە هەموو کەسیش ئاشنایەتی هەیە بۆ زانیارێکە ڕۆکەکان بە عکسی ئێمەوە هەناسە دەدەن دۆمۆکسید وەرەگرن و ئۆکسجینمانێنەوە بۆیە هەستەکەین کە لە شوێنێکا سەوزایی زۆرە هەست بەوەکەی کە هەواکەی زۆر فرێشە زۆر خۆشە بۆ هەناسە لە شوێنێک شاکە بڵێ خۆڵ و وشکانیە و شێوازی هەوا و هەناسەکەی و گەرمە هەستەکەی ینی ناڕەحەتێکە سیەکانت تێر نابێت لە هەوا لە بەرەوەی ڕێژەی ئۆکسجین تیا کەمترە. ئەنجا ئەم پیسبوونەی کە ئێستا هەیە بریتێ لە پرۆسەی ئەم خۆڵبارینە بۆ نمونە باسکین بە تایبەت پرۆسەی بە بیابانبوونە پرۆسەیەکە کە ئێمە هاتوین بەبێ ئاگامان لێ بێت سەوزایی کەم بۆتەوە بەرامبەر وشکایی کە وشکایی زیاتر ڕێژەی خۆڵ و لم زیاکات لە نەتیجەی بەرکەوتنی ئەم خۆڵ و لمە بە هەوا ئەم پارتیکڵانە ئەم وەکو دەنگکۆڵانەی لمەکە بەریەکەکەون تێکشکان ڕۆیە خۆڵێکی ورتر دروستە بێ ئەو خۆڵە وردە هەڵ ئەگیرێ لە هەوایە کە بە شێوەیەکی مەوجەی کە پێڵێن مەسەرەن دەست ستۆرم ینی عاسیفەی خۆڵ یا ساند ستۆرم عاسیفەی ڕەملی بەرەو ئەو شوێنانە ئەکشێ کە لێوی دوورن ئەوە تا ئێمە کابینین لە بیابانەکانەوە خۆڵبارین دەست پێیەکە ئەگاتە ئێرە ئەگاتە ئێران ئەگاتە تورکیا ینی حدودی جوگرافی بۆ نامێنێت لەو حاڵەتەیە کە خۆڵبارین ڕوو ئەدات ئەوەی کە جێگەی سەرنجەوەیە کە خۆڵبارینەکانی ئەم ماوەیە کاتەکەی درێژە کێشیان بڵێ درێژ ئەخانێ لەو حاڵەتانەیە ئەو کەسانی کە گرفتی کۆندامی هەناسیان هەیە پێویستە چۆن مامەڵە لەگەڵ بارودۆخەکە بکەن باشترین شت ئەوەیە نەچوونە دەرەوە نەچوونە کە تۆ زانی جەوی دەرەوە وەکو تەمی لە هاتووە بەس لە ڕاستیە تەم نییە خۆڵە ئەبێ نەچیتە دەرەوە و بەکارێنانی ماسک و بەکارێنانی ئەگەر لە ناو ژووریشەوە هەستە بەوە کرد کە هەناسە ناڕەحەتە شێدارکردنی هەواکە بەوەی کە ئەتوانی ماسکەکە تەڕ بکەیت یا خاولێک بە تەڕی بێرە بەسەر دەمۆلوتە لە ڕێی ئەوە هەناسە هەڵمژیت زۆر زۆر باشتر ئەبێت و هەست بە جزئیاتی ئەو خۆڵە ناکەیت چکە ئێمە جۆرە خۆڵێکمان هەیە باش دەنگکۆڵی خۆڵانە ئەو ماسکە نابڕێت
یاخود دەنگۆڵەکانی گەورەیە جۆرە نایبڕێت توانی ئەگەر بە ماسکێکیش هەستکەی تەواو نییە بیکەی بە دەبڵ ماسک بە تەواوەتی ینی قەتعیەکە لە بەرەوەی مەساماتەکان ئەکەونە عکس یەکتری چانسیەوەی کە خۆڵەکە بێبڕێت کەمترە بەڵام لە 100% نییە. ئێمە جۆرە خۆڵێکمانەیە بادەم باسی ئەوەت کرد کە بڵێ حەجمی خۆڵەکان جیاوازە جۆرە خۆڵێکی زۆر وردە PM 2.5 پێڵن PM2 ئەمە particular matter پێڵن کە 2.5 لە چیواتۆ ینی دوونی و مایکرۆنە یعنی لە بەکتریا بچووکترە بەکتریاک 5 مایکرۆنە ئەم نیوەی بەکتریایەتی ئەمەنە وردە کەواتە بە ئاسانی بە ماسکەکەیان زۆر و هەڵەمژرێت و توانایەوە هەیە بگاتە قوڵایترین بەشی سیەکان کە سیکل دانۆچکەیە لەوێشەوە چێتە ناو خوێنەوە. ئەم خۆڵبارینەی ئەمڕۆ دوێنێ دیارە کامیانە دکتۆر؟ نازانی ئەوە فەحسی هەیە تاوان پێوەری هەیە بۆی بزانانی چەند لەو خۆڵە PM 2.5 کە جوزئیاتەکانی زۆر زۆر وردە توانای ئەوەی هەیەکو باسم کرد لە سیگەل دانۆچکەوە بچێتە ناو کۆندامی سوڕی خوێنەوە کاریگەری لەسەر مێشک دروستکە بە تایبەت لە مناڵ و پیرە تێگەی ینی ئەوەیە بەڵام ئەم جۆرە وردەی کە باسی کە دکتۆر کاتی ڤایرۆسی کۆرۆناکە باسی ماسکی N95 ئەتوانی ئەوش ببڕێ؟ وەکو تاقیکردنەوە لەسەر ئەوە نەکرا بەڵام بە تاکید N95 نابێ ببڕێ لەبەرەوەی N95 بۆ بەرگری ڤایرۆسە ڤایرۆس زۆر لەو حەجمە بچووکترەکە باسم کرد وەکو ئەموتم حەجمی نیوەی بەکتریایە بەکتریایەک بە نۆرمەڵی حسابێکی بۆ منە بەکتریایەکی نۆرمەڵ وەرگریکەوەی باوە بە سێلەسێک 5 مایکرۆنێگە بێت ینی حەجمەکەی قەبارەکەی دایامتەرەکەی بەڵام جزئیاتی PM 2.5 کە بێتەوەی لێڵبوونی هەوا تقریبا دوونی و مایکرۆنە ئەجا کاریگەری لەسەر مناڵ زیاترە تۆ گەل لە ژینگەیە کابژی ئەو جۆرە خۆڵی تیاابێ کە لەوانەیە لە معامل و لە ژینگەیەکی ناتەندروستەوە سەرچاو بگرێت لە ئەوروپا مەسەن معاملە زەخمەکان هەن کە دووکەڵێکی زۆر لەوانەیە ڕێژەیەکی زۆر لەو پارتیکڵی تیاابێ کە قەبارەکەی زۆر زۆر وردە ئەبێتەوەی کاریگەری جەستایی لەسەر مرۆڤ وەکو پەیدابوونی پستانی خوێن لە مناڵە دراسە کراوە ئایکوی ئەو مناڵە دابزێت گەر لە مناڵیەوە بەرکەوتنی بەو ژینگە پیسە هەبێت ئایکو وەکو توانای بڵێ زیرەکی و زەکایی ئەو مناڵە چکە توانای هەیە کە بچێتە هەموو بەشێکی جەستەوە. باشە دکتۆرە کەسانی کە حساسێتی چاویانی ئەڵێ هەستاری چاویان هەیە بۆ ئەوانی شەر بە هەمان شێوە کاریگەریە بێت یاخود ئەگەر کاریگەری هەیە کاریگەریەکی چۆن؟ کاریگەری خۆڵبارین یان پیسبوونی ژینگە لەسەر هەموو جەستەیە لەوانەیە کاریگەرەکار هەناسە نەبێت بەرکەوتنی پێستیش بێت بێتە هۆی خوڕانن بێتە هۆی بڵێ ئێرتەیشن یان کوچۆڵی برژانەوە بێتە هۆی ئەوەی سوربوونەوەی چاوی هەستەکە ئەڵێ خۆڵی تیا یا فرمێسک بێتە خوارێت چاوی سوور ببێتەوە تووشی حاڵەتی وەکو شێوازێک لە شێوازی ئەلێرجیە بێت. دکتۆر کە گرفتی کوێنداوی هەناسان هەیە بە ماسکی یا بە نەچوونە دەرەوەیەک ڕەنگە گرفتەکان تا ڕادێک کەم بێتوانە بەسەوە کەسانی کاسیاری چاویان هەیە چی بکەن؟ چاویل کاتوانێت؟ بەتاکید چاویلکە ئەگەر شێوازێکی تایبەتی هەبێت کە بڵێ بنووسێ بە دەوری چاو بەڵێ وەکو شێوە ئەسفنجێک چۆن ئەو چاویلکانەی کە لە مەلەوانگە بەکارە بە زێ هەناڵین ئەوەی چاویلگەی مەلەوانگە بکڕێ بەڵام ئەگەر شێوازێکی وابێت کە زیاتر مەجای ئەوەنە کە خۆڵ بچێتە سەر چاوی یا بەرکەوتنی لەگەڵ چاوی هەبێت ئەگەر ئەو کەس هەستیاری هەبوو بەتاکید پارێزراوترە بێت. ئەوانی کە بۆ کۆندامی هەناسا ئاماژەت پێدا دکتۆر بۆ ڕەبۆش هەر هەماشتە تەمانەوەی شەر بەشێکە لە ڕەبۆکەیەکێکە لەوانەیە زیاتر هەستیارە بە مۆزۆعی خۆڵبارین ئێمە لە تەواریە لە فریاکەوتن هەست بەواکەین کە ڕۆژانی خۆڵبارین نەخۆشی ڕەبوومان زۆر زۆر بێت لە کاتێکا لە ڕۆژە ئاسایەکانە دیار نین ینی نایەن چکە هەمووی لەسەر عیلاجی ڕێگولەری خۆیەتی لە ڕۆژە عیلاجی مەزبوطی خۆیەتی و تووشی هەستیاربوونەوەی هەناسە نابن کە هەناسەی تونگ بێ خیزەی سنگی بێت یا بکۆکێ بەڵام لە ڕۆژانی خۆڵبارینە تووشی حاڵەتێکە بێ بە دەرلەوەی کە دەرمانیش بەکارێنێ پێویستی بەوەیە کە بێتە ناو
فریاکەوتنەوە ئیشی زیاتری بۆ بکرێت. دکتۆر لە ڕاگەیاندەکان بڵێ لە سوۆشیال میدیا بە زۆرجار بەڕێبەراتی کەشناسی پێشبینیەکان بڵاوە کاتەوە کە دەڵێت بۆ منە 2 ڕۆژی تر یا 3 ڕۆژی تر خۆڵباری نەبێ. ئەو کەسانی کە ڕەبۆیان هەیە هیچ دەرزیەک شتێک هەیە کە بتوانن پێش ئەوە بەکاری بهێن بۆی کە کاریگەریەکەی کەمتر بێتەوە؟ ئەتوانی بڵێن زیاتر ئەچینەوە سەر مادەی ستێرۆیدەکان ئەوەی کە خەڵەگە لە دەرزێ شیرێکە دیپۆمێدرۆڵ یان مەسەلەن هایدرۆکۆرتیزۆن یا دەکسەمێتازۆن ئەمانە کاریگەریان هەیە لەوەی هەستیاری جسم کەم کاتەوە ینی ڕێئەکشنی بڵێ خۆی چییە و هەستیاری ینی مەناعی خۆی جستەی خۆی جوابانەوەی خێرە ئەبێتەوەی هەستیاری ئەو جۆرە پارتیکڵە ئەو جوزئیاتە ئەو دەنگکۆڵە هەوا پیسەکە چێتە ناوبۆری هەوا لە هەموو کەسێکا و یەک نییە هەیە جستەی جوابانەوەیکی غێر تەبیعیە بێ بۆی ئەبێتەوەی هەڵاوسانی ناو بۆرەکانی هەوا تەسکبوونەوەی بۆری هەوا پەیدابوونی خیزە پەیدابوونی کۆکە بەڵام هەموو کە زوانێ ئێمە ئەو مادانە کە باسم کرد وەکو وتم مادەی ستیرۆیدن کە خۆی جەستە خۆی هەیەی لەسەر گورچی لە 2 ئەندام هەن ئەدرینال گلاندیان پێڵن کە ڕێژەی کۆرتیزۆڵ و ستیرۆید لە جسمە ڕاگرێ ئێمە بە شوێکی ئەکسترایینێ بە شوێکی ئیزافی بۆ ئەوەی هەستیارەکە کەمکەینەوە و دەرزی هەیە لەو بابەتە کە درێژتر ئیشەکات ئەتوانێت 2 هەفتەیە کاریگەری هەبێت لەسەر جەستە بەڵام زۆر ڕکۆمەندی ئەوە ناکەین ئێمە خۆپارێزەکە زۆر باشترە لەبەرەوەی ئەو بەکارێنانی ئەو جۆرە دەرمانە ئەبێ بە شوێی کاتی بێت ئەشڵەن کێش زیاکە دکتۆر بەڵێ ئەوە ویستمەوە باسکەم کاریگەری هەیە لەسەر جەستە بۆ زیادبوونی کێش پەیدابوونی شەکرە بەرزبوونەوەی فشاری خوێن و لاوەزبوونی ئێسکی ئەو کەسە و قەڵەبوونێکی ناتەبیعی کە هەستەکەی قەڵەوەکە ئەوە نییە بڵێ کە نۆرمەڵی قەڵەوی ئاسایی بێ بەڵکو قەڵەبوونێکی وەکو نەخۆشی دیارە پێستی تەنکە بێتەوە بۆرەکانی ملولەکان ئەمووی لە پێستیەوە دەرەکەوێ ئەم پێستەی وەکو چۆن بڵێ سەرکوڵمەکانی سوورباوە بێت دەموچاویشی خڕێکی غێر تەبیعیە بێ وەکو مون فەیسی پێڵن دەموچای وەکو مانگی لێ بە زمانێکی بڵێ وەکو هەڵاوسانێکە نیشانانیان ئەماژانی کە باست کرد ئایا کاتی دەبێت یاخود درێژخانە بێ بەس بابچینە ناوبڕێک و وەڵامەکەم دواتر بەرەوە ناوبڕێکی وەرەگرینەوە گەڕێنەوە پێناو کوردستانی سەوسردا ژینگەکەمانە پارێزین. بەڵێزیزان ئەگەڕێمەوە لای میوانەکە دکتۆر ئەحمەد ئاماژە بەوەدا کە ئەو دەرزیانە یاخودە و دەرمانی کە بەکار ئەهێنرێ پێش خۆڵبارین و کەسانی کە ڕەبۆیان هەیە هەندێک نیشانیان تیا دەرەکەوە یا کاریگەری لەسەر جەستیانە بێ ئەم کاریگەریانی کاتیە بێ یاخود درێژخایەنە؟ بەڵێ کاتیە بە شەرتێ دەرمانەکە بڵێ ئەگەر کەسێک هات ئەو جۆرە دەرمانانەی بۆ هەستیاری بۆ کەمکردنەوەی هەستیاری بەکارهێنابووی دوور و درێژ لە 3 هەفتە بەرەوژوور کاریگەری وردە دەرەکەوێ ئاتەن لە 3 مانێک ئیتر ئەو شتانەی باسم کرد وەکو قەڵەو بوون و بەرزبوونەوەی فشاری خوێن و بەرزبوونەوەی شەکرە دەرئەکەوێت و لاوەزبوونی ئێسک لاوەزبوونی ماسوولکە لامان کات بەڵام ئێمە بین ئەو مادانە وردە بێت لێ بگرینەوە بەڵێ نابێت لە پڕبۆستێنێ ماوەدی ستیرۆید ئەبێ کە جەستە بۆ ماوەیەک زۆر بەکاری هێنا احتیمادێک کاتە سەر ناشبێت لە پڕقەتعیکەین وردە بێت لێ بکشینەوە چۆنڵی سەرەکەوێت بە قادرمەکە بێ بە هێواشش بێتەوە خوارێ نەک لە پڕ بێت ستۆپێکی لەبەرەوەی کاردانەوەی زۆر خراپی ئەبێگەر بێت و لە پڕ بیوەستێنی بەڵام بە وەستانی ئەو مادەیە کە ئەگەینە حاڵەتی وەستان وردە ئەو ساید ئیفێکتانەی ئەو عەراز جانبیانەی
کەوەنی ئەو دەرمانە و دەرەکوێ لەسەر جەستە نامێنێت کەسەکە ئەگەرێتەوە باری ئاسا. دکتۆر ئەو کەسانی کە لەم کاتەیە دووچارین ڤایرۆسی کۆرۆنا بوون کە ئەڵبەتە ڤایرۆسی کۆرۆنا کاریگەری لەسەر کۆندامی هەناسە دروستەکە ئەگەر کەسێک لەم کاتەیە دووچاری ڤایرۆسی کۆرۆنا بوو بێت ئەو کاتە ئەو پێویستە چۆن مامەڵە بکە لەم کاتێ بەتاکید کەسێک کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بێ و کاریگەری ڕاستەوخۆی ڤایرۆسی کۆرۆنا بەسەر کۆندامی هەناسێ و بیزات بەسەر سیەکان خۆی نەک بۆرەکانیش. خطوورەی ئەوە بوو کە سیەکان تێگەشکێنێ ڕیشاڵبوونی سیزیاکات توانای ئاڵوگۆڕی هەوا لە جەستەیە کەم ئەکاتەوە. یعنی زۆر کەسێ ماکی کۆرۆنا لەسەری ماوەتەوە بەوەی کە کۆرۆناکەی تێپەڕانەوە چابەتەوە بەڵام جۆرێک لە جۆرەکان هەناسەی وەکو جاران نییە ڕیشاڵی سیەکانی زیای کردووە. یعنی توانای سیەکانی ئەگەر لە سایە 100 بوو بێ پێشتر یا لە سایە 80 بۆ بوو بێ ئێستا تواناکەی دابەزیەوە بۆ 60 و 55. بەتەکی لە ڕۆژی خۆڵبارینە ئەوانە ناڕەحەتتر ئەبن پێشتر کە نەخۆشی سیەکانی نەبوو ئێستا بە بۆنەی ڤایرۆسی کۆرۆنا ماکێکی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر سیەکانی بەجێماوە لەبەرەوە ئەوان بەتەکیت بێ ئاگیان لە خۆیان بێ زیاتر ئەوەی کە توش بۆ و چابەت جا چجای ئەوەی کە ئێستا لەم حاڵەتەیە کە خۆڵبارین هەبێت و تووشی ڤایرۆسی کۆرۆنا بێت ئەبێ ئەوە زۆر ئاگادارتر بێت. ئێمە زۆربەی نەخۆشەکان پێویستیان بە ئۆکسجینە زۆر کات خەڵکەکان خۆی فێربوون لە ماڵیشەوە جۆرێک لە وەکو چۆن بڵێ چاودێری وەرد دروستەکەن لە ژوورێکە و کە فێری هەموو شتێکی کردوون کە ئیتر زۆر کات کەپاسیتی و توانای خەستەخانە لە کاتی باسی ئەزمەی کۆرۆناکە کە بە شوەیەکی کرایسس بوو تەنانەت سیستمی تەندروستی نەخۆش ئیتاڵیا کە چەند بەقوتە وای لە هاو ینی لە حەدی خۆی دەرچوو وایان لە هاو کەوتیان زۆر کات نەخۆشە بێ لە ماڵەوە عیلاج کرێت تەنها ئەوانەی کە پێویستیان بە چارەسەری هەناسەیانی سەناعیە مەگەر بێنە خەستەخانە. ئیتر خەڵکەکە خۆی فێریەوە بووانی جیازی ئۆکسجین هەیە بە کارەبایی شکات کە ئۆکسجینی ژوورەکە خستەکاتەوە لەگەڵ بەتڵی ئۆکسجین هەیە بێ بەکاری بێنێت بۆی هەوایەکی پاکەڵمژێ لە کاتی نەخۆشەکە. زۆر سپاس دکتۆرگیان مادومان کردی سپاس بۆ تەواوی زانیاری و تەواوی ڕێنمایەکانت زۆر سپاس بۆ دکتۆر ئەحمەد سەعید کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوی فریاکەوتن سپاس بۆی کە لە مەشی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بوو سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون بۆ هیوای کە سوودتان لە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان بینی بێ کاتێکی خۆش ئاسوودە بن خواتان لەگەڵ.